باوە هیچی وان نییە وابزانم کاژمێر 5 ماوعیدی حەبەکانتە بەس نازانم کامە حەبیانەوە تەلەفۆنی بۆ سۆماکەم و پێڵم باشە؟ سۆماکە کە دەبی بخەم بە یەکی یانا وا دیار تەلەفۆن دەکا یەک دقە. ئەلۆ ئەلۆ خوشکم باوکم مۆزعی زۆر تێچووە نازانم دەرمانەکانم بەخەڵەت داوە پێی نازانم بۆ لێهات. باشە بە قوربان حەبەکانە ها لەسەر سەلاجەکەدام نابوو ئەوی سوورەکەیان ئەزانم بەس هەست دەکەم حەبەکانم بەخەڵەت دابێ پێی. دەزانم خوشکە کوێر بێت تۆ چوو زانیر بۆ خۆماگەم لێ بۆ هیچی پێمەدا وا هاتمەوە توانایکیانەوە. باشە چاوەڕێم مشکم زوو بێتەوە لە کۆڵم بێتەوە چمە لای باوکم. ئەوە دیارە علاجەکانی بابە نازانێ بیانداتی دەبێ خۆم بڕۆم بۆ قوربانت ماگەل لە خۆت بێ کاک ئیسکەندەر یەکەم جار ئەو خوایە دواییش تۆ ئاگەل لێ بێ بیکە بۆ خاتری کەسمان نییە هەر تۆمانەیە هەتا ئەمی لە پشتبینیە نای لە پشتی بەعارێ بۆ قوربانت بم تواناییان ئاگەل لە خۆت بێ خوشکت بمرێ بۆ نێمە تاکە دەرکە بەس دەبەرەوەیم پێم ناکرێت بەس تۆ ئاگەل لە توانە بێ هیچمان ناوێت خوا لێ ڕازی ئەوە ڕۆی ئەروەڵا ڕۆی لە هەستە ماری بابە هەستە وەڵڵا مردم لە دەستەدا کورە واز دەوی بڵێ زوو تەلەفۆنیشی عەلی کە با ئەو سارەمانە دەست نەچی زوو لاقم سەر بۆ لاق زوو تەلەفۆنشت بکە کورام زانە سا تەلەفۆنی لێدا عەلی کورە ئەسکەندەر با ئەو سارەمانە دەست نەچی تەلەفۆن لێ بکە زوو. ئەلو کاک عەلی کوی باشی وەڵڵا لۆ سارەکە تەلەفۆن لۆ کرد یارێ وەڵڵا چ؟ کورە نەفرۆشی بابە نەفرۆش کورە کاکەم لە دنیۆ کاکەم $50 زیاد دەدەمێ هەر ئێستا دێن وەڵڵا ئەوە تووشی ئەوە مردیەکە و بردمان ئەوە ماکە لە قەبرستانێ ئارێ وەڵڵا ئێستا دێن چاوەکەمی قوربان دەبم چارەگەچکە لەکە نەتوینە باش ڕاو لاقم سەر بووە سوپە لاقم سەر بووە دەستم بگرە باوکە ژیان ئەو قسەم لەگەڵ سۆمایا کرد وتی تو مەیدەرێ بەخەڵەت وتم نازانم وتی ئیستا خۆم دێمە خۆمەی دەمێ باشە ئەلو ئەوە هاتم چی ئەوە کوڕەکەم چی ئەوە وا بەکەی بوو باوە جان نەموت سۆما ئیستا دێتەوە من ساعاتێکم پێ چێت و دێمەوە باشە